ئێستا ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزار لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 12 نۆڤەمبەری 2024تان پێشکەش دەکەین. جموجۆڵی سەربازی لاچیای باگۆگ بەردەوامە. هێرشەکانی داگیرکاری کە لاچیای باگۆگ لە دەوروبەری نسێبینی ماردین چەند ڕۆژێک پێش ئێستا دەستی پێکرد بوو بەردەوامە و دووپاتکرایەوە. جموجۆڵی زەمینی و ئاسمانی لا هەرێمەکەدا تا ئێستا بەردەوامە. سەربازەکان هەروەها شوانێکیان ئەشکەنجە داوە و لە کاتێکدا ئاژەڵەکانی دەلەوەڕان ڕاگەیاندراوە کە لە گەڕەکەکانی خربە مشکە و خربە خەلۆ و مارین جموجۆڵی هەلیکۆپتەر هەیە و هەروەها لەو گۆڕەپانانەی گۆڕستانی گەریلاکانی هەپەگەی تێدا دۆزرایەوە. جموجۆڵی سەربازی تا ئێستا بەردەوامە. لە چەندین شاری باکووری کوردستان دەست بەسەر داگرتنی شارەوانیەکان شەرمەزار کرا. لە دنزلی و مەرسین دژبار کودتای قەیوم چالاکی ئەنجامدرا و پەیامی ئێمە خاوەنداری لا ئیرادەی خۆمان دەکەین، ئێمە بە بەرخۆدان سەردەکەوین دووپات کرایەوە. هێزەکانی ڕەنج و دیموکراسی لا دنزلی لا دژی کۆدەتای قەیوم لە بەردەم بینایی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی ڕاگەیاندراوێکیان خوێندەوە و چالاکی دانیشتنیان ئەنجامدا. بەڕێوەبەری دەم پارتی لە مەراسمەکەدا ڕایگەیان ئیدارەی خۆجێی شارەوانیەکانی گەل گۆڕاون بۆ بنکەی پۆلیس و گەمارۆ دراون. ئەمە نیشانەی پێشلکردنی ڕەوایەتی دیموکراسیە. هەروەها لە مەرسین پلاتفۆرمی ژنانی مەرسین دەست بەسەر داگرتنی ئیرادەیان شەرمەزار کردو. هاوسەرۆکی شارەوانی ئەکدەنیز و هاوسەرۆکی دەم پارتی لە مەرسین بەشداریان لا چالاکیەکە کردو با دوورشمی بە ئاکەپە دەست لە ئیرادەی ئێمە هەڵبگرێتیان بەرز کردەوە. بە ناوی پلاتفۆرمەکەوە ئیرام سەرین جەختی لەوە کردەوە کە ئەوان دژی دەست بە سەرداگرتنی ئیرادەی گەلن و لەگەڵ شارەوانە دوورخراوەکاندا دەمێننەوە. وتیشی چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ 25 تشرینی دووم کە ڕۆژی بەرەنگار بوونەوەی تونند و تیژی دژی ژنانە. ئێمە باش دەزانین کە دەسەڵاتداری فاشیستی ئەکەپە مەهەپە بە هەموو جۆرە تونند و تیژیەک و سیاسەتێکی بێمافکردن هەوڵ دەدات بوونی خۆی بپارێزێت. بەرامبەر بەو سیاسەتە داگیرکارانە ئێمەی ژن دەبێت ئاشتی کۆمەڵایەتی و ژیانی یەکسان بەیەکەوە بپارێزین و درێژە بە تێکۆشانی خۆمان بدەین. لە ناوچەی خەلفەتی سەرباڕوحا بەرخۆدان دژبا دەست بە سەرداگرتنی ئیرادەی گەل لە ڕۆژی هەشتەمدا بەردەوامە. شاندێکی سندیکای پارێزەرانی دیلۆک سەردانی چالاکی ئیشکگریان کردو. بڵند دەوران سەرۆکی سندیکای پارێزەران و شاندی پارێزەران لەلایەن محەممەد قەرەیلانی هاوسەرۆکی شارەوانی خەلفەتی کە قەیوم لە جێدانراوە پێشوازیان لێکرا. بلند دەوران ئاماژەی بەوە کرد کە دەسەڵاتداران بە زۆر و نایاسایی مافەکان پێشل دەکەن و بەبیری هێنایە کە ئەو شایەت حاڵەکە چۆن هەڵبژاردنەکانیان بردووەتەوە گەل لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە ئەرکی هاوسەرۆکەکانی دیاری کردووە و دواتر دەستی بەسەرداگیراوە. دەوران دەستنیشانی کرد کە قەیوم قبول ناکرێت و وتی دژبە دەست بەسەرداگرتنی ئیرادە هەموو ئەوانەی مخاتەبی ئەم پرسەن سیاسیەکان ڕێکراوە مافپەروەرەکان و هەموو خاوەن ویژدانەکان لە هەر شوێنێکی ئەم جوگرافیایان با کۆ ببنەوە و لە ئاست ئەم نەحەقیەت دەنگ بەرزکەنەوە. کەریلای هەپەگا بروز کشیراوە ڕایگەیان پەکەکە جیهانێکە و دەڵێت لەگەڵ ڕابوون و دەرکەوتنی ڕێبەرۆجانان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر شت گۆڕدراون. مرحبا باد سەرساڵە پارتیە کارگەری کوردستان وە پیرۆز بە دەستپێکی بۆ سەرڤەگەرە پارتیامە دەستپێکی سەرۆکەتی و شەهیدەمە پیرۆزکردن و گەلەمەی وڵات پاریس و دەرکەتنە پەکی کێجیش بوو مرۆڤاهەیەژی یعنی به تایبەتی جبو گەلێ کورد هەم گەلێ ڕۆژهەڵاتە ناوین یعنی بینگە هەبوو پەکێکی هەبوونەگە گەردوونەگە هەمی گەل و جوباتە یعنی ناوخۆتە دەحەوینە ئەم دکانن جبو سەرڤەگەرە وێ بێژن و یه پەکێکێ ما دەیە قەزانجکردن تایبەتی گەلێ کوردە هەم یعنی کەسایەتە کوردە و ڕاستیژی هەبوونە پەکێکی کوردستاندا یعنی دەها بێتر سیستەما دەوڵەتە یا قەرکەر یا هەیە یا دەوڵەتە ترکە داگەکەر
قد خوازه نهاجی یعنی پکی که تونه بگه و چند ساله جی مثلا دی بجام می پکی که تونه بگین اف چند مهمان اف سالک ما اف 2 سال ما پکی که جی یعنی پکی که جی نها daha بدر هم دیچه خونو دیگه هم daha بدر فکر و رومانی سرکوتی جی daha بدر لحمو جهان برابوه نه تنها بجن کردستان دایسانی سنوردار مایه یا جن بجن گل کردستان سنوردار مایه من نهاجی قشور نهام تدنجی روش نهام تدنجی daha بدر فکر وی برابوه لحمی جهانی ده جوان ما هی کرد گرگه daha بدر بجدار ای ببین حرکت ای ببین ورن راستی خون ناس بگن راستی گل خون ناس بگن راستی هی ناس بگن تابتش بو جوان عرب جی جوان کرد جی اجبا گناه جوان هی هم عربی کرد یعنی دینامیکی روزانه یه پیش روزانه یه پیش روزا یعنی گل خود دیار کن پیش روزا جان هی ونا همیا یعنی دیار کن بابا شهیدا ڕۆژەکانی فیلمی کورد لە دەیەم ساڵی خۆی لە ڤیانای پایتەختی نەمسا لە نێوان حەوت تا دەی تشرینی دووم ئەنجام درا و کۆتایی پێات لە فستیڤالەکەدا بەرهەمی سینەماکارانی چوارپارچەی کوردستان نیشان درا و فستیڤالەکە لەلایەن فدراسیۆنی کۆمەڵی کوردی فایکۆمی نەمسا ڕێکرا بوو. فیلمی سۆلین یۆسف کە چیرۆکی کچێکی گەنجی پەنابەرە لە ئەڵمانیا و لە ڕێگەی تۆپی پێوە خۆی لە ژیانە ناڕەحەتەکەی دوور دەخاتەوە نمایشکرا. هەروەها فیلمی سەفیناز ئەفدیک بە ناوی بێر بوو کە دەربارەی ئاهەنگێکە لە کاتی هێرشی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوا لە ساڵی 2019 نمایش درا و پاشان دەرهێنەر وەڵامی پرسیاری ئامادەبوانی دایەوە. لە درێژەی فستیڤالەکەدا فیلمی ئۆسکان کوچوک نمایش کرا و هەروە کورتە فیلمەکانی دەریا دێنیز و فیلمی هاشم ئایدەمیر و سەردەمی بەناوی سەردەمی توتۆرک نیشاندران. فیلمی نادیە دەروێش و فیلمی هێڤی نعمەت گاتار و هەروەها مانۆ خەلیل و ماریا لاورا فاسکۆیس و دەرسیم زێڕەوانیش لە فستیڤالەکەدا نیشاندرا. فستیڤالەکە سەرنجی زۆر بینەری بەلای خۆیدا ڕاکێشا بوو. ڕاوێژکاری یاسایشی نیشتمانی عێراق قاسم عەرەجی بە یاوەری شەندێکی باڵای ئەمنی عێراق سەردانی ئێرانیان کرد. قاسم عەرەجی لە چوارچێوەی زنجیرە سەردان و کۆبوونەوەکانی لە ئێران لەگەڵ فەرماندەی سوپای پاسدارانی سنووری ئێران حوسێن سەلامی کۆبووەوە. بە گوێرەی زانیاریەکان لە کۆبوونەوەکەدا حوسێن سەلامی سوپاسی هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانی کردووە لە بەرامبەر پابەندبوون و جێبەجێکردنی هاوپەیمانی ئەمنی نێوانیان. جاماژەیە ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق و هەرێم و ڕژیمی ئێران هاوپەیمانیەکی ئەمنی هاوبەشیان واژۆ کرد بۆ توانەوەی بەشێک لە هێز و پارت و ڕێخستن و گروپە چەکدارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوخاکی هەرێم و هەروەها پەدەکە هەموو ئەو چەکدار و پارتانەی سنووری خۆی بێچەک کرد و بە زۆرەمەلی خستیانە کەمپی پەنابەریەوە. سەرەڕای تێکچوونی باری تەندروستی ژنا زیندانی کورد وریشا مرادی بەرپرسانی زیندانی ئێڤین ڕێگریان لە گواستنەوەی بۆ نەخۆشخانە کرد. بە پێی زانیاریەکان ڕۆژی 11 تشرینی دووەم بەرپرسانی زیندانی ئێڤین با وریشە مرادی و زیندانی سیاسی کورد و ئەندامی کۆمەڵی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کە ژاریان ڕاگەیان کە گواستنەوەی بۆ نەخۆشخانە هەڵوەشاوەتەوە. هاوکات بڕیار بوو ئەمڕۆ وریشە مرادی بەهۆی دۆخیلانە باری جەستەی و تێکچوونی بارودۆخی دوای مانگرتن لە خواردن ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. ئەمە لە کاتێکدایە وریشە لەلایەن لقی 15 دادگای ئینقلابی ئیسلامی تاران بە تۆمەتی یاخیبوون لە ڕۆژی دەی تشرینی دووەمی 2024 سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. بە پێی زانیاریەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان پاش تێپەڕینی 6 ڕۆژ لە کاتی دەستبەسەری مەسعود محەممەدی هاوڵاتی خەڵکی بۆکان هێشتا هیچ زانیاریەک لە چارەنووسی لەبەردەست نییە. مەسعود محەممەدی لەلایەن ئیسلاحاتی ڕژیمی ئێرانەوە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسرایەوە. نادیاربوونی چارەنووسی ئەم هاوڵاتیە بووەتە هۆی نیگەرانی بنەماڵەی ناوبرا و تا ئێستا هۆکاری دەستبەسەری شوێنی ڕاگیران و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵی ئەم هاوڵاتیە ناڕوونە.
ئاویستا محەممەد ئەندامی سەرکردایەتی یەنەکە لە ڕاگەاندراوێکدا داوایەک ئاراستەی خێزانە کەرکووکیەکانی نیشتەجێی دەرەوەی شارەکە دەکات. ئەندامەکەی سەرکردایەتی یەنەکە ڕاگەاندووە با پێویستی دەزانین ئاگادارتانکەینەوە کە لە ڕۆژانی 16 حەڤە 18 و 19 مانگی 11 لێژنە گەڕۆکەکانی سەرژمێری پێداچوونەوە بەو زانیاریانەت دەکەنەوە کە پێشتر وەریان گرتووە دەشڵێت بۆیە پێویستە سەرجەم بەڵگەنامەکانتان لەو ماڵەدا بنێن کە خۆتان مەبەستانە سەرژمێری تێدا بکەن ئاسایی ئەگەر خۆشتان ئامادە نەبن. هەروەها ئەوەشی خستووەتە ڕوو ئەو خێزانانەشی کە ناونووس نەکراون بە هەر هۆیەک ئەتوانن لەم ڕۆژانەدا خۆیان تۆمار بکەن. پێداچوونەوەکە ئەو خێزانانەش دەگرێتەوە کە پێشتر تۆمار کراون. هەروەها باسی لەوەش کردووە لە ڕۆژانی 20 و 21 مانگی 11 پێویستە سەرجەم ئەندامانی خێزانەکە لە کەرکووک بن و بەڵگەنامە ئەسڵەکانیان پێبێت. لە پاش 27 ساڵ بەسەر کۆتا سەرژمێری گشتی لە عێراقدا بڕیار وایە 20 ئەم مانگە سەرژمێرێکی گشتی نوێ بەڕێوە بچێت. بەڵام لا سەرژمێریەکەدا میکانیزمێک پەیڕەو دەکرێت کە مەترسی گەورە دروست دەکات لەسەر دیموگرافیای کوردستان و ناسنامەی کورد بە تایبەت لە ناوچە دابڕێنراوەکان. بە ناونیشانی سەرژمێری سەرخستنی تعریب و لەباربردنی مادەی 140 هاوکارانمان دۆسیەکان ئامادە کردووە باگوێ لێ بگرین و لێرەشدا دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرە بمێنن لا خێر و خۆشیدا. سەرژمێری سەرخستنی تعریب و لەباربردنی مادەی 140 لە کاتێکدا 18 ساڵە مادەی 140 باڵپەسێدراوی ماوەتەوە و بەهۆی سیاسەتە بەردەوامەکانی تعریب و ڕاگواستنەوە نزیکەی 750,000 عەرەبی هاوردە لە سنووری کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانی باشووری کوردستان نیشتەجێ بوون. ئەوکات زیاتر لە ملیۆنێک عەرەب نیشتەجێی هەرێمی کوردستانن. عێراق سەرژمێری ئەنجام دەدات. لە پاش 27 ساڵ بەسەر کۆتا سەرژمێری گشتی لە عێراقدا بڕیار وایە 20 ئەم مانگە سەرژمێریەکی گشتی نوێ بەڕێوە بچێت. بەڵام لەم سەرژمێریەدا میکانیزمێک پەیڕەو دەکرێت کە مەترسی گەورە دروست دەکات لەسەر دیمۆگرافیای کوردستان و نازنامەی کورد بە تایبەت لە ناوچە دابڕێنراوەکان. لە ساڵی 2008ەوە بڕیاری ئەنجامدانی سەرژمێری لە عێراق دراوە. بەڵام عەرەبە شۆڤێنیەکان و نەیارانی کورد نەیانهێشتووە ئەنجام بدرێت. ئەمەش بە لە بەرچاوگرتنی زۆری ڕێژەی کورد لە ناوچە دابڕێنراوەکانی باشووری کوردستان کە هەمیشە لەژێر نەشتەری سیاسەتی تعریب و ڕاگواستندا بوون. لە کاتێکدا ئەنجامدانی سەرژمێری لەم کاتەدا بە تەواوی لە دژی دەستوری عێراقە بەو پێی لە مادەی 140 دەستور کە لە 3 بڕگە پێک دێت. ئەوانیش ئاساییکردنەوەی دۆخی ناوچەکە، قەرەبووکردنەوەی دانیشتوانەکەی پاشان سەرژمێری، واتە سەرژمێری کاتێک ئەنجام بدرێت کە تەواوی عەرەبە هاوردەکان بگەڕێنرێنەوە بۆ شوێنی خۆیان. بەڵام نەک نەگەڕێنراونەتەوە بەڵکو بەشێکی زۆری عەرەبە هاوردەکان کارتی نیشتەجێبوون و کۆبوونی خۆراکیان گۆڕیوە بۆ ئەو ناوچانەی باشووری کوردستان کە لی نیشتەجێن. زیاتر لە 18 ساڵ تێپەڕیوە بەسەر پەسەندکردنی دەستوری عێراق. بەڵام هێشتا یەکێک لە ئامادەکانی ئەو دەستورە کە کورد بە دەستکەوتێکی گەورەی دادەنا تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەویش مادەی 140. مادەی 140 چییە؟ بەپێی ئەو مادەیە دەبوو هەتا کۆتایی ساڵی 2007 ئەو عەرەبانەی کە ڕژێمی بەعەز لە ژێر سیاسەتی تعریبکردنی ناوچە کوردیەکان هێنابوونیە سەرمەڵک و زەوی وزاری کورد بگەڕێنەوە بۆ ئەو پارێزگایانەی لێوەی هاتبوون و پاشان ئاسایی بوونەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکان سەرژمێری ئەنجام بدرێت و لە کۆتاییدا ڕاپرسێک بکرێت هەتا بڕیار بدرێت لەسەر ئەوەی ناوچە دابڕێنراوەکان بخرێنە سەر عێراق یان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. بەڵام لە پاش ریفراندۆمە شکست خواردوەکەی بارزانی کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری ساڵی 2017 بە دوای خۆی داهێنا بە بڕیاری ڕاکان جبوری پارێزگاری بە وەکالەتی ئەو کاتی کەرکووک عەرەبی هاوردە ڕەوانەی چەندین ناوچەی کوردی کرانەوە بە پشتیوانی ئەو بەشێک لە ئەفسەرانی پۆلیسی فیدراڵی عێراق. عەرەبی هاوردە کە لە سەردەمی ڕژێمی بەعسەوە هێنرابوونە ناوچەکە و دواتر لە 2003 ناوچەکەیان جێهێشت بوو جارێکی تر گەڕێنرانەوە. ئەم جارە لە سەردەمی بەعس چڕتر تعریب دەستی پێکردەوە.
سەرژمێری وەک هەنگاوی دووەم و بزماری کۆتایی. لە ساڵی 2017 کورتوانی کەرکووک و شەنگال و گوڵاڵە و کۆمەڵێک ناوچەی دیکە لە دەستی داعش ڕزگار بکات و سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێت. پێشمەرگەتوانی بگەڕێتەوە دوایین سنوورەکانی باشووری کوردستان، ئەو ناوچانەی کە بە ناوچە دابڕێنراوەکانی باشووری کوردستان ناو دەبرێن و لە چوارچێوەی مادەی 140دان عێراق سەرەتا لە 16 ئۆکتۆبر بە شاڵاوی سەربازی دەستی گر بەسەریاندا، بەمەش لە 151 خاکی باشووری کوردستان لەدەستچوو. دواتر و ئێستا لە کاتێکدا پرۆژە یاسای بڕیارەکانی ئەنجومەنی سەرگردایەتی شۆڕشی ڕژێمی بەعەز لە پەرلەمانی عێراق پەسەند نەکراوە کە تایبەتە بە گێڕانەوەی مڵک و زەوی وزار بۆ خاوەنە ڕاستەقینەکانی و مادەی 140 باڵپەسێدراوی ماوەتەوە و بەهۆی سیاسەتە بەردەوامەکانی تعریب و ڕاگواستنەوە نزیکەی 750,000 عەرەبی هاوردە لە سنووری کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی باشووری کوردستان نیشتەجێ بوون. هاوکات زیاتر لە ملیۆنێک عەرەب نیشتەجێی هەرێمی کوردستانن. عێراق سەرژمێری ئەنجام دەدات. بە جۆرێک سەرژمێری 2024 دەبێتە جێگرەوەی سەرژمێری 1957 کە ئەو کات کورد زۆرینەی ناوچە دابڕێنراوەکانی پێک دەهێنا، بەڵام بە ئەنجامدانی سەرژمێری لە ئێستادا ئەوەی ساڵی 1957 هەڵدەوەشێتەوە و کار بەم سەرژمێری نوێ دەکرێت. ئەمەش دەبێتە سەرخستنی سیاسەتی تعریب و لەباربردنی مادەی 140.